لە شاری ئەولێر خولێکی فێرگەکانی تۆپی پێ کۆتاییات و فێرگەیەژدەی شۆبات بۆ پاڵەوان. لە خولەکەش فێرگە بەشداریان کردبوو بە شێوازی 2 یاری شکست دەرچوون ئەنجام دراو. ماوەی زیاتر لە مانگێکی خایاند. داری کۆتایی فێرگەی باداوە ئەژدەی شۆبات بێگەشتن و فێرگەی ئەژدەی شۆبات لە نیوەی یەکەم بە 3 گۆڵ کەوا لە ڕێگەڵ بە زیاد وڕۆن ڕێبازوویە ڤارومێد ئۆتۆمات کران پێشکەوت. لە نیوەی دووەمیش فێرگەی باداوە هەوڵی گەڕانەوەی بۆ ئەنجامێرەکەدا گۆڵێکی لە ڕێگەی ئەوراس کەمال ئۆتۆمات کردو بە گۆڵی زیاتر نەگەیشتن. یارەکە بە سوودی فێرگەی ئەژدەی شۆبات کۆتاییات و بوونە پاڵەوان. ڕامانەوەشیار وەک باشترین گۆڵپارێز زوڵ بە زیاد وەک گۆڵکار و عەبدوسەلام ناسا وەک باشترین یاریزان لە خولەکەدا دیاری کرا. وڵای دەورێکی بێز بوو توانیمان سی4 گەمە لە سەیەک بە بەهێزی بینەوە توانیمان بگەین یاری کۆتایی لە یاری کۆتاییش سێ بێگرمانەوە گەمەیە دۆڕان برنەوەی دەست خۆش لە فێرگەی باد دەکەم یاریانکی باشیان کردو بە سەرکەوتی خۆمان پیرۆزبای لە لاعیب و جمهور هەمووان دەکەم دەستان خۆش بێ. تۆپانەیەتر برنەوە و دۆڕانی هەتێدایە وا دیار بوو ئەوان باشتر بوون لە خوای بە زیادبی گەمەکە بە سەرکەوتوی ئەنجامدرا خوای گەورە موفەقیان کە ئینشاءڵڵا باداوە و هەژدە شوبات هیچ فەرقیان نییە هەردووچیان یەک فێرگەنە ئینشاءڵڵا خوای گەورە موفەقیان کە و خوای گەورە لاعیبەکانی مەش موفەق کە دیارە موفەق نەبوو لە یاری کۆتایی.